برام خێر و تەلەفۆن لۆم کردبوو کاکە تو جارێ وەرە دانیشا چایە قاوەک باش دەکرد لە بۆ گازکەم کورە برام وەختی هەندێک نییە ئەتو ئیشت تێ ئەمنش ئیشم هەیە ئێستا فەرموو چی ئیشت بەم بوو هەتا لۆ جێبەجێ بکەم کاکە شتێک هەیە ڕاستی دەمەوێت ژنی بینم وەڵڵا پێم خۆشە خارە شەوکەتیش باسی کرد کاکە دەنای خوای لێبینە ئەمنش یارمەتی دەدەم باشە سپاس کاکە بەس کێشەکەم هەیە کێشە کاکە کێشەی چ ڕاستی دەبی خانێکم بەناوی بکەم تێ خانی کورە تو شێت بووی یا ئەمە بە شێت دەزانی کورە خانیت کوو بەناو دەکەینە شێتە ئەو وەرەسەیە وەرەسا بۆ بەڕاستە تو کاکە ئەمە برا بچکەین بوونیمە هەر خەریکیەکەی دێبوویمە بابم هەتا لە ژیان مابوو ژینۆ تو هینا ئەتو هینا سەسەکەی ێ بەس ئەمن مایمە نەخێر بابم ژنی لۆ منەینە ئەوەندە یارمەتی منیدا بە خۆم پارەم هەبوو تێگەشتی ئەتوش دەبی بە خۆت پارەی پیاکەی بەتەمای ئەوەی نەبی ئەمن و خوشەکانم بین تەنازل لۆ بکەین خانیت بەناو بکەین ئەوەی لە مێشتی خۆت بەدەرێ تێگەشتی ێ کاکە چ دەبێگە خانەکەی بەناویم بکەن قەت مستعینە شتی وا نابی تێگەشتی ئەمن دەڕۆم ئەوەی لە مێشتی خۆت بەدەرێ ئەتیلاسی کوڕ لە چێە؟ وەڵا لە ماڵی خەسوومە لەگە باوکی ڕۆی دیسان بۆ نەتێنە ئێمەش غەریبی دەکەین ئێ حەزی لەوێ بوو کچە چۆن نازانی خەسووم چمە کرد بازەوە ناحەقی مەگرە واز لەو بێنە ئەبێ دایکم بۆ بانگی کردوین وەڵا نازانم دایکم قەت و هەسوور نەبوو کە ئێمە بین بۆ ئێرە وەڵا نەڵم پارەمانەیەت پارە چێ دایکم؟ بوو ئەوە خەریکی چنە؟ دایکجان وەڵای ڕێمان کۆ کردەوە تۆزت مامەت وەرن ئەدوولۆ لاستان نەینەیە وەڵا دایە تازە بە میشمود لە ماڵی خەسوومە دەزانی لۆ بانگم کردینە کچم؟ جان بۆ وەڵا بەتەما ئارامی براتان ژنی بینی بەڕاست؟ ژنێنێ چێ هێشتا بەس قسەمان لێ کردە لە ناوە خۆمە خۆشین؟ ئەی بۆ زوو باس نەکرد ئێوە نییە لە دونگۆم لا کچم؟ بە شتێکتان پێ بڵێم بە خۆتان نەزانن ئارامی براتان وەزعی خراپە ئەرە وەڵا خۆ نییە؟ وایە لێ بانجینگۆم کردە دەبی تەنازل لۆ خانەکەی بکەن وەڵا ئەو قسەی یعنی چی دایکە ئێمەش وەزعمان تەواو نییە و قسەش ناکەین بەڵام چۆنە بێمە تەنازل بۆ بکەین دوایەوە ئێمەش پلانمان دانابوو بۆ پارەیە یعنی هێشتا ئەمن نەمردیمە ئەنگۆ پیلانتان دانایە دایکە بەڕاستیتە ئەوەی تۆ باسی دەکەی دیژی خوایە دیژی شەرع و عورف و عادەتیشە عرف و عادەتی چ کچم ئەمن و بابت بۆ خانیەوە ماندی بووینە دوای لۆ زاوای بیتن بۆچی بۆ زاوایە لۆ زاوایە کرد لەگەڵی ناژی ئێمەش کچی تۆ نیندایە با باشت پێ بڵێم زۆر خراپ گوناحبارە بی دوایەوەش ئەگەر تەنازل بکەین چاومان لە دوایە بێت هیچ لە دڵەوە نییە دەبی تەنازل بکەن دیارە حەز ناکەم براتان بکەیتە خۆش و ژنی بینیتن ئەوجا ئەمە ببینە قوربانی دایکە گیان دیارە ئێوە لەسەر حسابی ئێمە ژن بێنێت ئەوە پێتان بڵێم بەو خودایە لەو ماڵێن بچنە دەرێ پەنجەمۆری نەکەن لۆ براتان تەنازل نەکەن حەشاتان لێکەم باشە بۆ دایە بۆچی دایمە بخەدر لە ئێمەی خوشکرێ لەبەرچی ئێستا پێی ناوێتن تەنازلەکەن یان نا نەخێر ئەدێت و نەخێر داستن هەستم بڕۆنە دەرێ بڕۆنە دەرێ یعنی لەسەر ئەو ئێمە دەرەکەی گۆتم بڕۆنە دەرێ هەستە خوشکم نێنەوە ئەو ماڵی ئەمزانی پشتی برایانەکەن نەمزانی دژیوی ئەوەستن بەڕاستی پێم غەدر بوو کچەکانم بەشی خۆیان وەرگن بۆ جیرفانی مێردیان